کۆمەڵی پزیشکانی منداڵانی کوردستان بە ئامادەبوونی سەدان پزیشک لە هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی عەرەب سێم کۆنفرانسی خۆی ساز کرد. ئامانجی یەکەمان ئامانجێکی زانستی بووە بۆ بڵاوکردنەوەی زانستی و بۆ ئاڵەگۆڕی زانستی، ئاڵەگۆڕی شارەزایی لە بواری پزیشکان لە نێوان پزیشکانی کوردستان و پزیشکانی عێراق و پزیشکانی دەرەوەی عێراق. ئەو ئامانجێکی سەرەکیە. پزیشکانی تایبەتمەند بە نەخۆشیەکانی منداڵان بە گرنگیەوە باز لەو جۆرە کۆنفرانسانە دەکەن. بەڕاستی گرنگیەکی زۆری هەبوو چونکە چاومان کەوت بە چەند پزیشکێکی کە لە دەرەوەی وڵات هاتبوون، چەند زانیاری نوێیان پێبووکەوە، چەند محازەڕەیان تەقدیم کرد. دوو سوودیانە، یەک لە لالایەن زانستیەوە حتا ئاگامان لە هەر پێشکەوتنێکی زانستی و هەر عەلمێکی نوێ هەبی یعنی. جگە لە پزیشکانی کورد، کۆمەڵی پزیشکانی منداڵانی عەرەب بەشداری کۆنفرانسەکەیان کردبوو. سەرەڕای ئەوەی کە ڕایان گەیاند کۆمەڵی پزیشکانی منداڵانی کوردستانیان لە کۆمەڵەکە وەک ئەندام وەرگرتووە، هاوکات ئەم جۆرە کۆنفرانسەشیان بە گرنگ وەسف کرد. من جیاوازی لەم کۆنگرەیەدا بەدی دەکەم، هەروەها پێشکەوتن و پێشەڕەویش بەدی دەکەم ئەوانی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بەسەر ئەم کۆنگرەیەدا هاتووە. بە دڵنیاییەوە هەوڵی زۆر دراوە بۆ سەرخستنی ئەم کۆنگرەیە. ئێمە لە یەکێتی خۆشحاڵین بە هاریکاری لەگەڵ هەمووان بۆ بەستنی لەم جۆرە کۆنگرانە. لەم کۆنگرە دوو ڕۆژێدا بەرهەمی زانستی زۆر چاک و فرا پێشکەش دەکەین و هەموو بوارە پزیشکەکان لە خۆ دەگرێت، وەک بوارەکانی گلاند و دڵ و نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس و هەروەها سەرجەم بوارەکانی پزیشکی منداڵ. هەروەها پزیشکانی تایبەتمەند بە نەخۆشیەکانی منداڵان باسییان لە دۆخ و ئاستی ئێستای تەندروستی منداڵان کرد لە کوردستاندا. دۆخی تەندروستی مناڵان لە کوردستانە ئێمە وەکو دکتۆری مناڵ ئامارمان لەژێر دەستایە کە ئەم ئامارانە کە بە چاوخشاندن بە ساڵانی ڕابردووە کە ئەبینین نسبەی ڕێژەی مردن لە مناڵانە کەمترە لە ساڵەکانی تر و هەروها بەراوردکردن لەگەڵ شارەکانی تری عێراق ئێمە بەراوردیەکەین زۆر باشترە لە شارەکانی تری عێراق و ئینشاءڵڵا تەمەناکەین باشتریش بێت لە داهاتووە. ئەمە سێم کۆنفرانسە کە کۆمەڵی پزیشکانی منداڵانی کوردستان ئەنجامیاندا و دوو کۆنفرانسی ڕابردوو لە شاری هەولێر و ئەم ساڵیش سێم کۆنفرانسی خۆیان لە شاری سلەیمانی بە ئامادەبوونی زیاتر لە 300 پزیشک ئەنجامدا. کۆمەڵەکە لە ساڵی 2010 دامەزراوە و چەندین پزیشکی منداڵان لە شارەکانی سلەیمانی و کەرکووک و هەولێر و هەروەها شاری دهۆک ئەندامن تێیدا. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلەیمانی.